بەدەم شنەی باەکی فێنکی سەرەتای پاییزەوە لە یەکەم ڕۆژی وەرزە ڕەنگە و ڕەنگەکە و پاییزێکی دوای هاوینێکی گەرم بەدەم دەنگی باڵندەکانەوە ئەچینە وڵاتی کوردەواری. لێرە لووتکەی گمۆ هێمای سەربەرزی و خۆڕاگری ناوچەکەیە. ئێمە لە ناو سروشتێکی جوانی کوردستانین، لە ئەو پەڕی شارباژێڕین. بنە و بارگەی دێبەدێ ئەبەینە نێوان ئەو سنوورە دەستکردەی کە داگیرکەرانی کورد ئەم نیشتیمانان کەر کرد. نیشتیمانێک کرا بە 2، کرا بە 3، کرا بە 4. لێرە ئەم بەر لەگەڵ ئەو بەر یەک نیشتیمانە. ئێرە وڵاتی ڕەسەنی کوردەواریە، بەڵام غەدری زەمانە لێکی جاکردونەتەوە. ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان تەنها ئەم ئاوەی چەمی چۆمان و چەمی کەڵوێ ئەیکات بە 2 بەشەوە، بەڵام لە ئاساسدا ئەم بەر و ئۆبەر یەک خاک و هاوڵاتی یەک نیشتیمانن. ئەمانە دۆستایەتی و خزمایەتی لە نێوانیاندا هەیە، بەس ئێستا سنوورێکی دەستکرد لێکی دابڕانون. شانەخسێ ئەو دێی جوانی تایبەتی خۆی هەیە لە ناوچەکەیە. شاخی گمۆ بەرزاییەک نیشانەی جوانی ناوچەکە. تەپۆڵکە و گرد و شی و نشێ و بەرزی و نزمی و پاوەن و دارستان و ڕەز و باخ لە گوێز و هەرمێ و قۆخ و قەیسی و هەڵوژە و گەنم و جۆ و نۆک و نیسک و ماش و گوڵە بەڕۆژە. تەنها لە وڵاتی کوردەواری ئەوەشێتەوە. جوانی سروشت و بەرهەمی خۆیان بۆتە ئەو باشتەی کە مرۆڤ دەتوانێت بۆ خۆی دابینی بکات. دێبەدێ هاتوینەتە شانەخسێ. شانەخسێ یەکێک لە دێکانی نۆدەی ئالان. ئالانی شارباژێر ناوچەیەکە بەگشتی ناوچەیەکی خۆشە. شانەخسێش یەکێک لەو دێجوانانەی کە لەم دەڤەرەدا دروست بووە. ئێمە گفتوگۆیەکی تێر و تەسەل لەسەر مێژوو لەسەر ژیان و گوزەرانی دێنیشینانی ئەم دێ خۆشەویستە ئەکەین. بینەرمان بن شتی جوانتر، شتی بە پێستر، سروشتی جوان ببینن لە بەرنامەی دێبەدێ. مێژووی ئاوادانی ئەمدەیە بۆ زۆر کۆنەگەڕێتەوە، وەک ئەو بە دۆداچوونەی دەهاتیەکانی شانەخسێ بۆیان کردووە. مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 2300 ساڵ پێشێستا. ئەمەش زیاتر بە ڕووفاتی مردووەکانی ئەو ناوچەیە بۆیان ڕوونبووتەوە. ئێمە لە ناودێ گەیشتنە کۆمەڵە پیاوێکی دێ. دوای سەلام و کەلامان لەگەڵیان لەگەڵ جەمالی مەلا سەعید لەسەر مێژووی دێ کەمێک گفتوگۆەکەین. شانەخسە بەپێی ئەو توێژینەوە و لێکۆڵنەوانی کە کراوە و هەم ئەو ئاسەوارانی کە دۆزراوەتەوە نێردراوە بۆ تاقیگەکان بۆ تاقیکردنەوە، مێژووی شانەخسێ گەڕێتەوە بۆ
2300 ساڵ بەر لە ئێستا بەپێی ئەو مردوانەی ئێسک و پرووسی ئەو مردوانەی کە لەناو کوپەکانە دۆزراونەتەوە نردومان بۆ تاقیەکان بۆ زانکۆکان تاقی کران و پشکنینیان بۆ کراوە 2300 ساڵ بەر لە ئێستا ئێرە ئاوەدان بووە شانەخسێ بە درێژایی مێژوو شانەخسێ مێژوویەکی پرشنگداری هەیە لە خەبات و تێکۆشاندا مێژووی شانەخسێ لە ڕووی چینایەتیشە لەو کاتەیە کە شەڕی چینایەتی هەبووە ئاغا و مسچێن لەو کاتەشە لێرەدا شەڕی چینایەتی کراوە شێخ و ئاغا قبوڵ نەبووە لێرە بن ینی خەباتی و تێکۆشانێکی بەرخۆدانێکی زۆر گەورە کراوە بۆی کە شێخ و ئاغا نەتوانێت لێرەدا حکومداری فەرمانڕەوایی لێرەدا بکات ئەوەی کە لە مێژووی زارەکیە سینە بە سینە کە گەڕاوەتەوە بۆ خەڵک ئەوەیە کە شانەخسێ دوو فەرمانڕەوا هەبوون کاتی خۆی یەکیان ناوی مەڕوان بووە یەکیانی ناوی شاح حوسێن بووە یەکیان لە شانەخسێ بووە یەکیانیش لە مەروێ بووە و مەڕوان لە مەروێ لە دوای بە درێژایی مێژوو ئیتر بوودەودا ئەو شاح حوسێنێ بووە بە شانەخسێ مەروێش بووە بە مەڕوان ئەوەش هینێکی کەش هەیە چەند کەسانی لێکۆڵنەوەیان کردووە لەسەر ئەوەی کە لێرە شانەخسێ پەنای ئەم چیانە ئەم چیایە لەگەڵ چیای شاخەڕەش شاخەنسێ هەیە شاخێک هەیە لێرە پێڵە شاخەڕەش چەند کەسانی لیکدانەوەیان کردووە ئەڵێ ئەمە ناوی شاخەڕەش بووە ئەو شاخەڕەشە شاخەنسێ سێبەری هەبووە ئەم شاخەنسەیە گۆڕاوە بۆ شانەخسێ بەڵام ئەمە ئەم بۆچوونە ئایا کامیان ڕاستە ئەوەی کە ئێمە ئەو مێژووزارێکی کە ئەڵێ شانەخسێ لە چیەوە هاتووە ئەو شاح حوسێنە ئیتر نازانم ئایا تاکو چەندێک ڕاستی هەبێ شانەخسێ کەوتوتە باکووری ڕۆژهەڵاتی سلێمانی 86 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە لە باکوورەوە لە ڕۆژهەڵاتەوە دێرەی سەرووە لەگەڵ مەروێە لە خواریشەوە چەمی کەڵوێیە کە ئالانی ئەوبەر سەردەشت ئالانی سەردەشت کوردستانی ڕۆژهەڵات سنوورمانە هەروەها لە خۆر ئاواوە گوندی ماشان و گوندی گوێزڵەیە کەوتە خوارد ئەوێەوە لە سەروشەوە سەرا و شەشۆیە کە ئەوانە سەروی پشتی گمۆ سەرا و میراوە بەڵێ سنوورەکەمان لە گمۆوە ئەچێتەوە ئەوێ ئەمە ئەو سنوورەی ئێمەیە ئێمە دیارە مێژووی شانەخسێ مێژووی پرشنگدارە خەبات و تێکۆشانێکی زۆری کردووە ئێمە خاوەنی 33 شەهیدین لە خەبات و تێکۆشانی شانەخسێدا ئێمە تەنانەت شەهیدمانداوە لە کوردستانی ڕۆژئاوا لە کوردستانی ڕۆژهەڵات ینی خەڵکی شانەخسێ ئەوە فیداکار بوون لەوێش شەهیدمان هەیە جگەرەوەی کە لێرە 33 شەهیدمان هەیە لە کوردستانی خۆمان وە خەبات و تێکۆشانێکی تر خەڵکی شانەخسێ تاکو ئێستاش دەیان پێشمەرگەمان هەیە لە بەرەکانی جەنگدا کە لە بەرەکانی جەنگدا دژی داعش شەڕەکەن ئێستا لە خەبات و تێکۆشاندا شانەخسێ بە دووری 86 کیلۆمەتر ئەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری سێمانی و لە ناوچەی ئالانی شارباژێڕە و سەر بە قەزای ماوەتە لە بناری شاخی گمۆیە و کە بەرزایەکەی 2283 مترە لە ڕووی دەریاوە هاوسونە لەگەڵ دێکانی سەر بە سەردەشت و بانە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە چەمی چۆمان و چەمی کەڵوێ لێکیان جیاکردوونەتەوە دێی مەروێ و دێرەی سەرو لە باکووریە و لە باشووریشی چەمی کەڵوێی سنووی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە ڕۆژئاوا شێوەدیەکانی ماشان و گوێزڵێ و لە باکووریشی شەشۆ سەراوە ئەم دەیە پێگاتۆ لە مەرکەزی دێکە و موچەدیەکانی کە بە دەوریدا بڵاویان کردووە واتە هەر لە کۆنیشە شانەخسێ سەنتەری موچەدیەکانی خۆی و دێکانی دەوروبەریش بووە لەگەڵ کاومێدی ئەنجومەن لەسەر ژیانی دێ و موچەدیەکانی باس و خواسێگەکەین
ئێستا گوندی شانەخسێ 80 ماڵی تێدا دانیشێ ئەم 80 ماڵە تقریبن 40 ماڵیان هاوینان دێنەوە و چلیشیان سابت لە شانەخسێ هەن 40 ماڵ بەدائیمی لێرەیە بەڵام هەڵکەوتەی گوندی شانەخسێ وایە شانەخسێ دابش بووە بەسەر 12 موچەدا هەر موچەی 10 ماڵ و 8 ماڵ و ئەبەم شێوەیە دابش بوون بەسەرەن ئێستا سارچێمان هەیە 10 ماڵە نورەمان هەیە 8 ماڵە مەسەرەن بەم شێوازە دابش بووە کۆی ئەم موچانە گوندی شانەخسەیان پێکێناوە بەنسبەت ئاوەدانی مەسەرەن ڕەزوباخ ئێمە هەموو ماڵێک 4 دۆنم عەرزی هەیە با بڵێن بەراو ئەم 4 دۆنمە ڕەنگە 2 دۆنمی باغ بێ 3 باغ بێ ڕەنگە کاملیشی باغ بێ بڵێن بەنسبەت زەلامەکانەوە بخۆیان هەر کەسە بە جۆرێک کردویانە ئیتر ئەمە بەنسبەت باخ و باخاتەوە بەنسبەت ئاوەدانی گوندیشەوە ئەگە بتانەوە پێتان بڵێم لە مەکتەب و لە خەستەخانە و لەم شتانەشەوە ئەتوانم عەرزی جەنابتان بکەم لە ساڵی 1993 بەڵێ لە ساڵی 1993 لە گوندی شانەخسێ بنکەیەکی تەندروستی دروست کرا دیارە ئەم بنکە تەندروستیە تا ساڵی 2007 بەردەوام بوو ساڵی 2007 دیسانەوە بنکەیەکی دیکە دروست کرا لەگەڵ 2 خانووی کارمەند ئەم خەستەخانەی ئێمە با بڵێن بنکە تەندروستی ئێمە بەداخەوە کارمەندێکی هەیە کارمەندەکەش هەفتەیەک دەوامەکە و هەفتەیەک دەوام ناکە یعنی حکوومەت بۆ خۆی وای بۆ داناوە ڕیاسی سیحە وای بۆ داناوە کە هەفتەیەک دەوامکە و هەفتەیەک داوام نەکە ینی وەلحاصل دەبێ ئێمە و هەفتەیە کە دەوام نییە نەچین بۆ ئەو نەخۆشخانەیە یان بۆ ئەو بنکە تەندروستیە بەنسبەت کارەبای نیشتیمانیشەوە لە ساڵی 2008ەوە کارەبای نیشتیمانی گەیشتە شانەخسێ بەڵام تەنها سنتەری گوندەکە و چەند موچەیەک پێگەیشتووە ینی تقریبن 4 موچە پێگەیشتووە لەگەڵ سنتەری شانەخسێ یعنی هەشت موچەی شانەخسێ ئێستا کارەبای نییە کە زۆر زەرورن ینی وەکو ساڵانی زوو چۆن ئەڵێ لە بەر لۆکز و چراو ئەم شتانە داهانیشن ئێستا بەنسبەت مەکتەبیشەوە با بڵێن ئێمە لە ساڵی 1992 منەزەمەیەکە و بەناوی منەزەمەی شەڵتەر 3 کابینەی هێنا بۆ گوندی شانەخسێ ئەم 3 کابینەیە بەردەوامی هەبوو هەتا ساڵی 2004 قوتابخانەیەک دروست کرا 6 پۆلی لە گوندی شانەخسێ هەتا ساڵی 2014 بەردەوام بۆ قوتابخانەیە دیسانەوە ئێمە لەسەر داوای خەڵکەکە و ئەنجومەنی شانەخسێ قوتابخانەیەکی نوێمان بۆ دروست کرا قوتابخانەیەکی 12 پۆلی کە لە پۆلی یەشی بنەڕەتێەوە هەتا 12 ئامادەیی تێدا هەیە بەنسبەت پرۆژەی ئاوەوە بڵێن گوندی شانەخسێ گوتمان 12 موچەیە 12 پرۆژەی ئاوی خواردنەوەی بۆ کراوە بەڵام لە ڕووی زەراعیەوە هیچ ئیشێک بۆ ینی بۆ جۆگا بۆ ئەم شتانە نەکراوە بۆ زەراعەت بەس بۆ ئاوی خواردنەوەی یەک مشکیلەمان نییە لە شانەخسێدا ئەو چەمەی با بڵێن ئەمە چەمی کەڵوی پێڵێن کە ئێستا ئێران سەدێکی لەسەر دروست کردووە ئەو ئاوە ئێستا وشکی کردووە ئێران چەمی کەشی لێە چەمی چۆمانی پێڵێن هەمان چەم هەر لە ئاستی شانەخسێ یەک دەگرنەوە بەڵام بە هیچ شێوەیەک خەڵکی شانەخسێ سوودی لێ نابینێ ئەگەر بچن بۆ ڕاوەماسی بەروبوومەکان زیاتر ئێمە گوێزمان هەیە ناسکەمان هەیە ناسکە هەرمەیە بەڵێ بەڵێ ئەتر ئەمە شتە سەرێکەکانە قەیسی هەیە قۆق هەیە هەنجیر هەیە با بڵێن ئەم شتانە بەروبوومی هاوینە لە ئەم دێدا با بڵێن خەیارەکرێ تەماتە ئەکرێ بیبەرە باینجانە ئەم جۆرەشتانە لە شانەخسێدا دەکرێ و هێندێکی بۆ فرۆشتنە و هێندێکیشی بۆ خەڵک بخۆیەتی شانەخسیەکان پۆل ئەهاتنە لای ئێمە ئەمان لە ڕوخساریان ئەو بەدیئەکرا کە ناوچەکان زۆر بەلاوە شیرین بووە بەڵام تێکدانی بژێوی و ژیان و لایەنی کۆمەڵایەتی و کەرتەکانی کشتتوکاڵی و ئاژەڵداری لەلایەن بەعسەوە تا ئێستا نەبووەتە هۆی یەکگرتنەوە و دروستکردنی تەواوی یەکجارێکی ئەم کەرت و بوارانە ئەمە لە کاتێکدا دەبوو حکوومەتی هەرێم لە ماوەی ئەم 26 ساڵەیە هەر نەبێت کەمێک ئەو بوارانەی ڕێک بخستایەتەوە بەڵام نە ئەمەی کرد و نەتوانیشی هاوکاری پێویست بێت بۆ ڕێخستنەوەیان بگرە بووە تەواوکەری بەرنامەکەی ڕژێمە داگیرکەرەکەی عێراق
ئێمە لەگەڵ جەمالی مەلاسەعید و مامۆسانامیق چوینە خزمەت کاقادری حاج عەلی لە موچەدەی سنجەڵێ. لەوێ سروشتێکی جوان و جۆرەها میوەی خۆش و بەتامان بینی. کاقادر پێشمەرگەی دێرین و ماندوونەناس، ئەو بە حەسرەتەوە باسی خۆڕاگری و قارەمانی دێی شانەخسێ و موچەدەکانی ئەکات. ئەم گوندەکە بەڕاستی لانچی شۆڕش و پێشمەرگایەتی بووە. من لە ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵی تێکۆشەری گوندەکەمان بووینە پێشمەرگە لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. لەگەڵ برای شەهیدم کاک مەجیدی حاجی عەلی کە برا گەورەم بوو ئەوە شەهید بووە لە ژیاندا نەماوە، بە سەرپەرشتی ئەو چوینە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. بەردەوام بووین لە خەبات و تێکۆشان تا ئەم لەحزەی کە من قسە لەگەڵ تۆ ئاکەم. لە ڕاستیدا دەتوانم زۆر بە شانازیەوە باسی مێژووی تێکۆشانی شانەخسێت بۆ بکەم. ئێمە لە هەموو شۆڕشەکانی یەک لە دوایەکی کوردستاندا پشکی شێرمان بەرکەوتووە لەم گوندەدا. هەمیشە ئێمە لە ڕیزی پێشەوەی کوردایەتیدا بووین. هەمیشە پۆلێک تێکۆشەری زۆر قارەمانمان پێشمەرگە بوون و بەرگریان لە نیشتیمان و خاک کردووە. لەو بوارەدا ئێمە کۆمەڵێک ڕۆڵە و تێکۆشەری ئەم گوندەمان شەهید بوون لە پێناوی خاک و نەتەوە و نیشتیمانەکەماندا. و بوار نابێ باسی شەهیدەکان بکەم، بەڵام زیاتر لە 22 شەهیدی ئەم گوندەمان هەیە کە لە شۆڕشە جیاجیەکانی کوردستاندا گیانیان بەخت کردووە لە پێناوی نیشتیمانەکاندا. ئەم گوندە هەمیشە لە ڕیزی پێشەوە بۆت لە خزمەتکردنی شۆڕش، لە قوربانیدان، لە خەباتکردن، لە تەسحێدان، ئەمانە هەمووی بەڕاستی پشکی شێر بوون بەر ئەم گوندەی ئەمە کەوتووە. ئێمە لە ساڵی 1970 حکومەتی دڕندەی بەعەس بەچەکی قەدەغکراوی نێودەوڵەتی کە چەکی چیمیاییە و من بۆ خۆم کە ئەو کاتە پێشمەرگەم لەم گوندا بووم 9 فڕۆکەم خۆم بژاردووە. 9 فڕۆکەکە چەکی چیمیان هەڵگرتە بوو بەسەر ئەم گوندادان باراند و کە کۆمەڵێک تێکۆشەر و خەڵقی ئەم ناوچەیە شەهید بوون لێرە. و بەڕاستی ئێمە ئەم گوندەی ئێمە هەمیشە جێگای شانازی بۆ ناوچەکە ئێمە قەت درێغیمان نەکردو لە کوردایەتی، لە خزمەتکردنی شۆڕش، پێشمەرگاتی و ڕێنمایی پێشمەرگە و سەردەمانێکە ئەم گوندە کە هەر چواردەورەی تەندرا بوو بە هێزی عەسکەری ڕژێمی داگیرکەری بەعەس. پێشمەرگە لەم گوندەی ئێمە حەشار دەدرا و ڕێنمایی دەکرا و داڵدە دەدرا و نانیان ئەدایە و خزمەت دەکران و بەڕێ دەکران بۆ شوێنە کانی کە خوان مەبەستیان بوو. بۆیە ئیتر ئێمە هەمیشە شانازیمان بە گوندەکەی خۆمانەوە کردووە. ئێمە لە گوندەکەی خۆماندا هەروەک ژیانە سادە و ساکارەکانی سەردەمی ڕابردوو ئێمە لێرە دەژین بە شانازیەوە زۆر لامان خۆشە و ئێمە هەمیشە ئەم گوندە کە زێدی خۆمانە لێرە لەدایک بووین هەمیشە ئێمە هەمیشە ئێمە خەباتمان کردووە لەو پێناوەدا کە بمێنینەوە لە گوندەکەی خۆماندا بە سەربەرزی دژین. بواری ڕۆشنبیری و پێشکەوتنی ئەم دێن ناکرێت فەرامۆش بکرێت. ئێرە مەڵبەندی شۆڕش و بەرگری بووە، بە هەمان شێوەش مەڵبەندی شۆڕشی زانست و فێرکردن و پێشکەوتن بووە. مامۆستانامیق ئەو مامۆستای سەرەتای دامەزراندی وەک مامۆسا دێتەوە ئەم دێ و
ماوەی 4 ساڵ خزمەت بە منداڵانی شانەخسێ و دێکانی دەوروبەریەکات کە ئەو کاتە تەنها شانەخسێ قوتابخانەی ناوەندی لێ بووە لە ناو قوتابخانە کۆنەکەی دێ ئەو دەمەی ئەم مامۆستا بۆ تێیدا گفتوگۆ ئەەکەین لەگەڵی باسی قوتابخانە و پێشکەوتنەکانی دێ ئەەکەین. هەستێکی زۆر خۆشم هەیە لەبەرەوەی ئێستا یادەوەری ئەو ڕۆژانەم بیرێتەوە کە بۆ یەکەم جار تەعین بووم و هاتم بۆ ئێرە وەکو مامۆستایەک کە دوای خوێندنی زانکۆ یەکەم ئەزمموی بواری وانەوتنەوە ئەوە بوو هەموو یادگارەکانی ئەو کاتێ ئێستا کە لەم پۆلی خوێندنانەیە لەم چواردەورەیە لەگەڵ مامۆستایانی برادەرما هەموو ئەو یادەوەریانی ئەو کاتەم یێتەوە دێت. هەستێکی خۆشم هەیە بەڕاست. یەکەم تاعین بوون و یەکەم ئەزممو لە دێگەی خۆشتاوانە بەڵێ خۆشتر بووە. خۆش بووە من لەبەرەوەی ژینگەکە خەڵکی دێکە هەمووی نامۆ نەبوون بە من هەمووی خزم و قەوم و کەسوکاری خۆم بوون. شانەخسێ مێژوویەکی دێرینی هەیە لە ڕووی خوێندن و خوێندەواریەوە کە سەرچاوی بڵاوبوونەوەی ڕۆشنبیری و پێگەیشتنی تاکەکانی کۆمەلگایە. پێش ئەوەی خوێندنگە دامەزرێ لە شانەخسێ کۆمەڵێک زانای ئاینی و مەلای ئاینی هەبووە کە بەردەوام خزمەتی خەڵکیان کردووە لەم دەیە لە ڕووی فێرکردنی خوێنەواریەوە. دوجار لە ساڵی 1953 مامۆستا مەلا سەعید کە هەم مامۆستای ئاینی مزگەوت و یەکەم خوێندنگەی لە شانەخسێ دامەزراندووە 25 خوێندکاری هەبووە لێرە جگە لەوەی کە لە خوێندنگەی ڕسمی لێرە وانەی پێوتونەتەوە دوای نیوەڕوانیش لە حجرەکەی خۆیان دەرسی ئاینیشی پێوتونەتەوە توانیم بڵین دامەزراندنی خوێندنگە لەم دەیە مێژوەکەی لەسەر دەستی مامۆستا مەلا سەعید دەستی پێ کردووە پاشان بەردەوام ئەم گوندە خوێندنگەی هەبووە هەتا کاتی کە ڕاگواستن و دێکان تێک چوونەوە دوای ئەوە ساڵی 90 دوای ڕاپەڕینە مەزنەکە سەر لە نوێ لێرە جارێکتر خوێندنگە دامەزراوە خوێن لەو سەرەتا خوێندنگەی سەرەتایی هەبووە کە ئێستا بووە بە قۆناغی بنەڕەتی دواتر کە من یەکەم دامەزرانم هاتم بۆ ئێرە خوێندنگەیەکی ناوەندی هەبوو ئێستاش پێشکەوتووە وەلەو کە ژمارەی دانیشتوانی گوندەکە کەم بووەتەوە بە چاو ئەو ساڵانی کە ئێمە لێرەوانەمانەوتەوە بەڵام ئێستا خوێندنگەکە گەشتووەتە ئاستی ئامادەیی خوێندنگەی تا 12 ئامادەی لێرە هەیە و بوونی خوێندنگە بوونی ئەو مەلا زانە ئاینیانە لێرە کاریگەری زۆری هەبووە لەسەر جم و جوڵی چالاکی ڕۆشنبیری لە شانەخسەیە چەندین تیپی شانۆ هەبووە لێرە هەروەها لە سەرەتایی لە دوای ڕاپەڕینەوە من خۆم ئەو کاتە کە لێرە بووم چەند تیپێکی شانۆیی هەبوو لێرە ساڵانە شانۆگەریان پێشکەشە کرد ئێمە لەم خوێندنگایە پێشانگای شێوەکاریمان بۆ خوێندکاران و بۆ مامۆستای هونەر کە لێرە بۆ کردوتەوە هەروەها چەند تیپێکی وەرزشی هەبووە لێرە و ئێستاش کۆمەڵێک ژمارەیەک نووسەر و ڕۆشنبیری خەڵکی شانەخسێ ڕۆڵی چالاکیان هەیە لە ناوەندی ڕووناکبیری ڕۆشنبیری شارباژێر کە کراوەتەوە زۆربەی ئەو کە نووسەر و ڕۆشنبیرانی کە بەشێکیان ژمارەیەکیان خەڵکی شانەخسێن ئێستاش لەو ناوەندە درێژە بە چالاکی ڕۆشنبیری و چالاشی کۆمەڵایەتی و ئەو جۆرەشتانایە شانەخسێ بڵێ لەبەرەوەی چەقی ئەم گوندانە بووە ئەو من لە ساڵی 1970 هاتم بۆ ئێرە ئەو کاتە ئەم خوێندنگە ناوەندەی کە لێرە هەبوو خوێندکارەکان لە مەروێ و لەم سەرەوە لە گوندی مەروێەوە لێرەوە لە کانی خێڵ و دەشتێ و ماشان و گرگاشێەوە هەموو خوێندکارانی ئەو منتیقانە هاتن لێرە یان خوێن تاکە ناوەندی بوو لەم ناوەیە ئەکسەریەتی شانەخسێ زۆرینەی خەڵکی شانەخسێ ئێستا بەشێکی زۆریان لە شارەکان ئەژین بەڵێ ئێستا چەندین دکتۆر و مامۆستا و ئەندازیار و هەموو ئەو یاساناس و پارێزەر ئێستا هەمووی کە خەڵکی شانەخسێن و ئەو پلانیان بڕیەوە سەرکەوتوی هەیە بڵێ یەک یادەوەری زۆر خۆش کە من یەکەم جار تاعین بووم هاتم بۆ ئێرە طبعا من خریجی کۆلێژی زمان بووم بۆ نەما خوێنم کە ببین بە مامۆستا ینی هیچ شێوازێکی وانەوتنەوەمان نەخوێندە بوو
یەکەموانم لەم پۆلەیە ئەوتۆتەوە من کە چووم وانەی عەرەبی مەوتەوە یعنی بە عەرەبی دەسم پێ کرد بەبێ ئەوەی گوێ بم بزانم تەلەبەکان تێئەگەن تێناگەن هەموو دەرسەکەم شەرح کرد تەلەبەکان هەمووی واقعیان وڕاوە سەیارەکردم لە ماوەیەکی قیاسی زۆر کەمە کە بەداخەوە کاتە کەم ئەزمموی بوو بەڵام ئێستا شارەزای تەلەبەکان نیان مامۆستا تێ نەگەیشتیان نانەوێت ئەو کاتە دیارە مامۆساینێکی هەبوو ئێستا من تەلەبەی تۆم چی بکەمانی چی فێرەکەی چی و فێرەکەم وڵا ئێمە لە غەیری ئامۆژگاری و هەستکردن بە مەسئولیت و بەرپرسیارەتی کە لەسەر شارمان بووە بۆ پەروەردەکردنی خوێندکار لەوە زیاتر مامۆسای شێکترینی ئێستاش دڵی ئێمەگەی لانێ و شەشتاوانیە لە بەرنامە ئێستاش لەسەر ئەوانە یەکێک لەوانەی کە لەسەر نووسین ینی باش نووسین و ئەوانە هەر محاسبی تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکیش هەر برادێک شتێکدا بنێ غەڵەت ئەگەر غەڵەتی تیاابێ بۆی ڕاستەکەم وای پایداری مامۆستانە زۆر سواز بدەم شان لە شانەقسیە هەمێژێکی جوانیشی بۆ خۆتۆمار کردووە مادوو نەبی سپاس بۆ دەستخۆشن و شانەقسی هەمیشە ئاوەدان و پیاوی چاک و خۆشەویستی وەکو سپاس بۆ ئێوەش کە ئەم گوندەی ئێمە و خەڵکەکەیتان بەسەر کردەوە سپاس بۆ ماندووبوونتان بۆ ئەو برایانەشکە هاوکاری تۆن لەم بەرنامەیە ئەم گوندەی ئێمە گوندێکی زۆر ئاوەدانە بەڕاستی لە ساڵانی 56 قوتابخانەی بۆ هاتووە ئەوە لە سەرەتادا و لە دوای ئەوە لە دوای کە هاتوونەوە لە 91ەوە ئێمە وەکو خۆبەخش بە خۆمان لەم گوندا هەم قوتابخانەمان دروست کردووە کە تەنها ئەو کاتە کابینەکان بوون دوای ئەوەی پەرەی پێدراوە دواتر داوامان کردو ئەم قوتابخانە گەورەیان بۆ دروست کردوین کە دوو هاوڵاتی بەڕێزی گوندەکەمان کە باشترین پارچە زەوی کشت و کاڵ بن ناوەڕاستی گوندەکە دروستیان کردووە 3000 مەتر عەرزەیان داوینە بەخشیوانە بە خەڵقی دیەکە و حکوومەتی هەرێمیش بودجەی 800 ملیۆن دیناری لەم قوتابخانە خەرج کردووە ئێستا بەداخەوە بەهۆی ئەوەی کەوا قوتابی کەم بۆتەوە لە گوندەکەماندا دەنگ و باسی ئەوان بەگوێ داوین کە قوتابخانەکەمان دابخرێت بەمەش تەبعاً چرای زانست ئەکوژێتەوە لە دیەکەمانە کە ماوەی نزیکەی لە 50 ساڵ زیاترە 6 ساڵە مەکتەبی تیا هەیە ئێستا دابخرێ بەڕاستی هەواڵێکی زۆر ناخۆشە بۆیە هەر لە ڕێی پەیامی ئەم پەهینەی بەرنامەی بەڕێستانەوە داواکارین لە بەرپرسانی پەروەردە بە تایبەتی پەروەردەی شارباژەر و بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی کە هاوکاریمان بکەن ئەگەر هەچەندە قوتابیەکانیشمان کەم بن ئێمە بە خۆمان وەکو مامۆستایان و ستافی مامۆستایان بەڕاستی سوپاسیان دەکەین ئەو ستافەی کە لەگەڵمانە زۆر بەڕێزەوە بۆ خۆڕاگرانە توانیوان لێرە بمێنەوە و هاوکاری بکەن مەکتەبەکە دانەخرێ چونکە بەڕاستی بردەوردە بەرەو ئاوەدانی ئەڕاتەوە ئەگە دانەخرێ بەس دابخرێ بە تایبەتی بنەڕەتی دابخرێ ماناوە چرای زانست و ڕووناچی کوژاوەتەوە لە گوندەکەمان. لە شانەقسێ تا بگەڕی سروشتی جوان ئەبینی لێرە هەر موچەدەیەک تایبەتمەندی خۆی هەیە جگە لەو هەموو بەروبوومەی کە هەیە خۆشیان بوونەتەوە کاری بژانەوەی دێکە و باخ و باخاتیان ئەتوانین بڵێن شانەقسێ نمونەیەک لە جوانی ئێمە چوونە لای حاجی مەحەمەد لە موچەدەی نورە لەوێ ئەو تەمەنی بەرەو هەڵکشانە شتی زۆری لەبیرە بەڵام ناساغی لە ئێستاە زۆر شتی لەبیر بردوێتەوە ئەو ئێستاش وەک جاران کار و کردەوەکانیەکات خۆشیەڵێت چەندین جار بە دزی بەعسەوە هاتوومەتەوە ناودێ و خزمەت باخ و باخاتی خۆمان کردووە. کا حاجی بابا جەناب فەرمووت تەمەنم زۆرە وایە؟ ئەرێ وەڵڵا هەمە شکر عیب نییە لە ڕووی تەندروستیەوە بەخوا عملیات کراوم بەڵاندا ئیچاوان کراوم ئەی جۆشتی باشە شکر بەخوا تۆزێ هەروە دەبم هەروە دەبم تازە پیرم فرۆساتم هەبوو لەم دێ لە ئەم دێ شانەقسێ ئەم دێ خۆشە چی یادەوەرێکی خۆشە دێ لە بیرت بێ خۆشی ئەم دێ کاتی هەمووی خۆشە بۆ خۆشنێ ئللا خۆشی چییە؟ ئەگە هیچت بەسەر نێ شەڕ و هەرا و بەزم نەبێ خۆشە بۆچی ناخۆشە ئەرەوەڵا خۆش شەڕ و بەزم و هەرا زۆر بینیوە ئەرەوەڵا دیمە ئەمە ڕشقان
تفەنگی بڕنەوە نەوە هەماڕەشتخان تفەنگی پەیداکە کە بوو هاتا ئاراز ڕەد و حەزەمان کەوت ئێستا حەزە بۆتە کەڵەگە بەخوا پشتیریشیان لە پشتێ نەبوو تفەنگ نەبوو بڕنەو نەبوو هیچ شتێک بۆ بە کەڵەکە ئێران ئێرە هەمەڕەشخان ڕاوینان ئارەوەڵا ڕاینان تا ئاراز هەر ژن بوو تفەنگی وەردەگرت بڕنەوی وەردەگرت بڕنەو دەرنەکەوت وەڵا بڕنەو دەرکەوت بڕنەوی چوو بڕنەوی گەورە هەمووی دەرکەوت تۆ تەمەنە چەنە بۆ کاتە خوا نازانم بە بیرم دیێو چیتر هەیە بە سەراتی تر چیلدایە هی ئەم دێشتا لێن چی نازانم کوڕجا من چم بە بیر دێ لە بیرم دەچیتەوە سەرقاڵی چی بوون هەر وەکو ێستا ڕەز و باخشتانە بوو هەر کاسبیم جووت بووە شوانی بووە قەتاچێتی بووە کاسپێکە مەرەوە بچکەنەوە هەموو دێروا بوون ئەرە وەڵی ئەم مەملەکەتە هەمووی واو هەمووی هەر دروێنە بووە و تووتن بووە و ماڵ بووە و گوڵەکەدانە بووە و مێ و ماڵات بوو ئەوە بوو ئێستا خراپە ئێستا خەڵگەوە ناکە نایکە بۆ نایکە کە حاجی خدا نازانم خۆلە غەڵەت ناکە نەیکەن تااقەتیان نەماوە ئافرەتێکە بوو ئەفرەت بۆت بەگەڕم بەڵە نەزان پاشیان نا بیژێڕە خەڵقی ئیسرێ سویسرا بوو سویسرا بوو ئادوو کاوە ئاشنایە بوو لە سلێمانی ئافرەت بە تەقتەنی هات بوو سەری سپی ببوو وتی ئێوە ئەوە تەرجمەی هەبوو تێوە ئێوە ژیان و چۆنە بەدەستی خۆ دەژیان حکومەت دەوژێنی تم وەڵی کاکەم بەدەستی خۆم دەژیم کتێ من بەدەستی خۆم دەژیم خانوو دوقاتم کچێکیشمەیە هاچی چای لە حکومەت بێ دەبری لە برسان با پێت برن ئێستا میلەت ئێستا چای لە حکومەتە ئەی چۆنە دەڕوانە من داخوایان بۆ دەدێرم نانیان دەدەمە هەمووی چاوی دابچڕەوە لە من و لە تۆ شاخی گمۆ ئەو شاخی لە مێژە بووە بە قەڵایەکی خۆراگری و جوانی ناوچەکە ئەم شاخە جوان و سەرکەشە کەش و هەوا و سروشتێکی سازگاری داوە بە دەورۆبەری خزمانی شانەقسێ ماندووبوون لەوەی ئێمە بەرنە جوانترین شوێن و فێنکترین شوێنی ناوچەکە ئەگەرچی لە شانەقسێ و دەوروبەری لە هەر کوێک لا بدەیت شوێنی خۆش و شوێنی گەشتاریە بەڵام ئەوان ئێمەیان بردە بەردەم شاخی گمۆ لەوێ سروشت و هەوایەکی فێنک و پاک و ئاوێکی سازگار و خۆش بووە دواوێزگەی بەرنمەکەی ئێمە بەنسبەت دووری لە شارەوە لە سنتەری سلێمانیەوە ئەمە کارێکی وای کردووە بۆ سەر ئێمەی پرۆژەی گەشت و گوزاریمان پەکی کەوتووە ئەگەر ئەم شوێنی خۆتان بینیوتانە لە ڕووی ئاوەوە بەقەت 100 دەی ئاو هەیە شوێنیکی گەشت و گوزاری زۆرمان هەیە هەست کەسەگێت هەست کامێرەیەگێت بە خۆشحاڵیەوە وێنەکان بە خۆشحاڵیەوە ئەوازێتەوە بۆ سەر بە هەموو شوێنەکان کە بیانەوە بەڵام دووری لە سنتەری سلێمانیەوە کە 92 کیلۆمەتر تا 88 کیلۆمەتر دوورە لە سلێمانیەوە ئەمە کاری کردووە ئەگەر بۆ نمونە کارمان بۆ بکرێ بۆ کەشتی گوزاری بەزگمۆ دەتوانێت ساڵانە داهاتی لە ڕووی بەفرەوە لە ڕووی خولیسکانەی بەفرەوە کە وەکو لە پێنجوێن دەکرێت ئەلەمێ بکرێ لە پێنجوێن بەفرەکە کەم ئەمێتەوە کە عەبدوڕەحمان کەم ئەمێنێتەوە بەڵام لێرە هەتا 26 بەفر بە مسەمڕی بە شاخەکەەوە ئەمێنێتەوە ئەگەر بکرێتە شوێنێکی گەشتیاری بۆ خلیسکانەی بەفر جوانترین شوێن و خۆشترین شوێنە بە تایبەتی ڕووی شانەقسەی لە ڕووی کەرتی کشتتوگاڵیەوە ئێمە کەرتی کشتتوگاڵیمان تا ساڵانی لە ساڵانی زوودا کە عەبدوڕەحمان یعنی گەورەترین دێبوون لە ئاشتی کەرتی کشتتوگاڵیمان زۆر فراوان بوو کە ئاش دڵداریمان هەبوو ئاشمان هەبوو 6 ئاشی لێ بوو ئەم ئاوە کە ئەڕۆژ نەخوارەوە لە دیەکانی دەورەوەرمانەوە تا لە سەراوە تا نا لە گوندەکانی دەورە پشتەوە ئاهاتم بۆ ئێرە بۆ ئاش ئەمە کەرتێکی یعنی فراوانی هەبوو داهاتێکی زۆری هەبوو جۆڵایی لە شانەقسەیە جۆڵایی هەبوو دەماڵ جۆڵا بوون ئەمانە کارێکی تەواویانە کرد ینی لە ڕووی بازرگانێکی زۆری گەشەی هەبوو اینجا خەڵکەکانی لە ناوچەکانی ترەوە ئێستا زۆر بنەماڵە هەیە لە ناوچەکانی ترەوە هاتوون شوێنەکەمان ئەوەنە لە ڕووی کشتتوکاڵیەوە چاک بوو لە ڕووی کەرتی گوزارەوە خۆش بوو خەڵک بەجێ ناهێشت ئەگەر بێژوە بڕۆیتەوە لەوانەیە ئێمە خەڵکانەکە بێت لێرەوە لە شوێنی ترەوە هاتبن لە ئێرانەوە هاتبێت لە شوێنی ترەوە هاتبێ بەڵام گرنگ ئەوەیە لێرە مێژوێکی زۆر کۆنا لێرە خەڵک هەموو بەیەکەوە لێرە ئەژیت وەو خزمایەتیش بەڕێیەکە بەڵام هینێکی وامان نییە کە بڵێ ئەم تافێ لە فڵان لێرانەوە هاتووە لەکوێوە هاتووە هاتووە بەڵام ئێمە بە دوواداسوونێکم کردووە بۆ مێژووە
خەڵکانێکی شەیە کە ئەتوانین بڵێن لە شوێنیشکەوە هاتوون بەڵام لێرە کە جێگیر بووم خزمایەتی و ئانە بووە هەر خەڵکی شانەقسێن و پێم وایە ئەوانە هەمووی شانەقسێ یەک بنە ماڵە حسابە. شانەقسێ لە هەوڵی تا ئاخری لە ئاخریشی تا هەوڵی هەمووی جوانی و سەوزایی و ڕز و باخ و جوانیە. کوێستانەکانی شانەقسێ پاڵی یاوە بە چیای گمۆوە. لێرە ناوچەیەکە بەڕاستی شایانی ئەوەیە ببێتە گەورەترین کەرتی گەشتیاری، چونکە هەموو شوێنەکە هەموو ناوچەکە و بندارەکان و دەشت و دۆڵەکەی هەمووی شیاوە بۆ گەشتیاری، بەڵام دەستێکی دڵسۆزی ئەوێت کە ئەم ناوچەیە ببوژێنێتەوە. وەگەیەکێک لە دێنیشتنان ئەڵێ کەرتی کشتتوکاڵی و کەرتی گەشتیاری ئەو دوو کەرتە گرنگن کە لە شانەقسێ ئەتوانرێ تێکەڵ بکرێن و سوودی هەبێ. ئەمە جگە لەوەی کە داهاتێکی زۆریشی ئەبێ هەم بۆ ناوچەکە و هەم بۆ ئەو حکومەتی هەرێمی کوردستانەی کە هەموو ناوچەکانی وەکو ناوچەی شانەقسێ پشتگوێخستووە. ئەوەی کەماوە لە کۆتاییدا ئێمە باسی بکەین ئەکرێت زۆرێک لە ناوچەکان کاوشەوەی شانەقسێ و دەوروبەریوان باشترین سوودیان لێ ببینرایە، ئەوەش بە بژانەوەی کەرتەکانی کشتتوکاڵی و ئاژەڵداری و گەشتیاری. چیای گمۆژێکێکە لەو چیانەی تەنها لە وێنەکاندا سەیرەکەن بەرپرسانی ئەم هەرێمە. تا ئێستا عەقڵێک نهاتووە بیرێک لە جوانی و گرنگی ئەم شاخ بکاتەوە کە باشترین پرۆژەی گەشتیاری تیاکرێت. سەد ڕەحمە لە شاعیرەکانی پێشوو بەس نییە جارجارە ناوی ئەم شاخ و ناوچە جوانانان لە هۆنراوەکانیاندا هێنا، خۆ ئێستا دەسەڵاتدارانی هەرێم ئەوەشیان نێشتووە. بێپەسی و بێقەرار دڵ بەجارم ڕەنگ خەسار و مەسار لێو بەبارم وەکو شوانی هەژار حەق نەدیارم وەکو شوانی هەژار حەق نەدیارم وەگرێبواری غەریب دوور لە یارم وەگرێبواری غەریب دوور لە دیارم